بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە کۆمەڵێک قوتابی و ڕاهێنان و فێرکردنیان سەبارەت بە وەرزشی شاخەوانی. شاخ بناسی، مێژووی شاخ بناسی، بزانی وڵاتەکەی خۆی چەند شاخی تێدایە. پەروەردە لە سروشتە، لە ژینگەیە، لە شەقامە. 20 خولەکە دەڕۆین و 10 دقە ڕێست وەردەگرین و دووبارە دەست دەکەینەوە بە شاخەوانەکە. ئێمە هاتیە شاخەوانی ژینگەی کوردستانە، ئەو شاخۆداخە جوانانە نابێ پیس بکرێتن. ئەشکەوتەچی فراوانە، بەڵام بڵندەکەی زۆر نییە. سلااوتان لەبێ خۆشەویستان. من سلمان کوردی لە یەکێک لە ئەڵقەکانی بەرنامە لووتکە پێتان گەیشتمەوە. بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە یەکێک لە قوتابخانەکانی شاری هەولێر کە تایبەتە بە کۆمەڵێک قوتابی و ڕاهێنان و فێرکردنیان سەبارەت بە وەرزشی شاخەوانی. لەگەڵ یەک دوو شاخەوان و بە ئەزمموی بواری شاخەوانی ئەمڕۆ چەند ساڵاچێک تایبەت بە هەندێک لە قوتابەکان ئەنجام دەدەین و گەشتێک بەرەو یەکێک لە چیاکان دەکەین و با دەست پێ بکەین. قوتابیانی خۆشەویست، مامۆستایانی بەڕێز، زۆر خۆشحاڵم لێرە دەتان بینم لە جەوەکی تایبەت، لە کەشەکی تایبەت. بەڕاستی مە پێمان وایە پەروەردە و فێرکردن بەس ناو کلاس و لە قوتابخانەکان نییە. پەروەردە لە هەموو کاتەکە، پەروەردە لە هەموو شوێنەکە، پەروەردە لە سروشتە، لە ژینگەیە، لە شەقامە، لە بازاڕە، لە هەموو شوێنەکان ئێمە دەبی پابند بین بە پەروەردە. زۆر خۆشحاڵم کە بەو شێوەی لێرە دەتان بینم. ئەمڕۆ گەشتە شاخەوانیمان ڕێخستیە لە بۆ بناری چیای کۆسرەت. هیوادارم گەشتێکی خۆش، پێش هەموو شتێکی گەشتێکی سەلامەت بکەین و بەیەکەوە چێژ ببینین و پابندی ڕێنمایەکان بین، پابندی ئەو ڕێسا و یاسایانە بین کە لەلایەن ڕاهێنەرە بەڕێزەکانەوە پێمان دەڵێن. هیوادارم هەمووتان دوور بن لە هەموو ناخۆشیەک و پابندبی ڕێنایەکان بن تاکو هەمومان بەیەکەوە سەلامەت بین. و زۆر سوپاسی کەناڵی ئاسمانی وار دەکەین ئەوڕۆ ئەزیەتیان کێشایە هاتینە بەرنامەی تۆمار دەکەن لە بەرنامە و پرۆگرامی لووتکە. هیوادارم کاتێکی خۆش بەسەر ببین و پرۆگرامێکی بەچێش لە بۆ بینەرانی خۆشەویست تۆمار بکەین و پێشکەشیان بکەین. سلااو ڕێز، ڕۆژتان باش قوتابیان. ئەوڕۆ خۆشحاڵم بەڕاستی لەگەر کۆمەڵک مامۆستا و قوتابیانی ئێوە هاتوین گەشتێک ئەنجام بدەین.
لە بۆ شاخ بەڵام پێشەوەی بچینە شاخ بەڕاستی دەبێ بزانی شاخ چییە چونکە ئەگەر نەزانی شاخ چیە ڕەنگە تووشی کارەسات ببیەوە جا پێویستە ئینسان پێشەوەی بیستە شاخ بناسی مێژووی شاخ بناسی بزانی وڵاتەکەی خۆی چەند شاخی تێدایە شێوازەکان و ڕێڕەوەکانی مەسیرەکانی چۆنن و چۆن تەحمل لەگەر شاخ بکە ئینسانی شاخەوان بەوەی دەبتە شاخەوان بەوەی دەبتە پیشەگەر کەوا بەڕاستی بتانی بە زانستی بە ئەکادمی لەگەڵ شاخ تەحمل بکە شاخەکان لە ڕووی گۆی زەویەوە چەند بەرزن لە ناو ناخی زەوی دوو ئەوەندەی دیکە لە قوڵایی زەویدان بۆی تەوازنی زەوی ڕابگرن کۆمەڵک شاخ هەیە سەروی ئاستی هەشتهزاریە دەکەوتە ناوەڕاستی ئاسیا ڕۆژهەڵاتی ئاسیای کە بەرزترینەکەیان لوتکەی ئەڤرێستیە 1948 مترە ئەوە کۆتا خاڵی بەرزی زەویە کە ئەو ڕێژەیە چاردە شاخی دیکەشەیە لوتکەی دیکەشەیە کەوا بە شێوەی هەشتهزاریە بەڵام لە خواردترن و شاخی هەفتهزاریمان هەیە شاخی شەشهزاریمان هەیە و ئاستی 500زاریمان هەیە لەگەڵ هەر یەک لەوانە ئەتوو جۆرە تەعاملێک هەیە دەبی بیکەی یعنی ئەگەر بتێ بچێ شاخەکی 2000 تەحملێک دەکەی بتێ بچێ شاخەکی هەفتهزاری جۆرێشکەیە کەرەستەکانی ئەشیایەکانی پێداویستیەکانی کاتی ڕۆیشتن و بەسەرکەتنی هەمووی فەرق دەکە یەکەم شاخ ئەگەر بە کوردستانی گەورە حساب بکەین وڵاتی خۆمان شاخی ئەراراتە بەرزیەکەی نزیکەی ئاستی 500 بەرەو سەرەیە ئەوە شاخی ئەراراتە لە باکووری کوردستانە و هەروها زنجیرە لوتکەکانی ناوچەی هەکاری شاخەکانی هەکاری کە نزیکەی 30 لوتکەیە هەمویان لە ئاستی 3000 بەرەو سەرە نزیک 4000 قوتابیان ئێستا ئێمە ئەگەر کەسێک جلوبەرجی شاخەوانی لەبەر بکاتن و پێی بستە شاخ پێویستی بە چەند ڕێنماییەکە ئێستا مەسەرەتا دەست پێ دەکەین کە مۆدێلە چی شاخەوانی دیاری بکەین دەتوانێت گە زەحمە نەبی فامیلەی بەقۆڵ یەکە لەو شتانەی کە زۆر زەرورە قانونی شاخێ دەبێت و فامیلەکەت بەقۆڵ بی بەکراوبی چاکەتی گۆرتێک کە سیفەتی وێ کە وەزنی زۆر سووکە و باوشتی وە لێ ناگەڕێبێتە ناو جەستەی ئینسانی هەروە ئەوەش پێڵاوی شاخەوانیە پێڵاوی شاخەوانی دەبێت سەروی گۆزین بێت لە بەروەی پوت بێ یان نیو پوت بێ لە بەروەی ئینسان کە هەنگاو دەنێ ڕەنگە پێی هەندێک جار بکەوتە لای چەپ بەو شێوەی گۆزینگەکانی تووشی ئەزیەت بێ ئەوە وا دەکاتن ئەو پێڵاوە کە گۆزینگەکانە تووشی شکانیان هەر ئەزیەت تێشکە نەبی قوتابیان ئەوە پێی دەڵێن ماسک ملپێچی پێ دەرێن بە کوردی ئەوە لە بۆ سەرما لە بۆ گەرما لە بۆ تیشی ڕۆژ دەمچاوت دەپارێزێ لە شاخ زۆر باشە بینە خوارێ بەشی سەرەوەی باش زۆر باشە و هەروها ئەوەش عینەگە ئەمە عینەجی سەرمامان هەیە تۆفانی پێ دەڵێن ئەوە کڵاوی شاخە تایبەت بە شاخ دروستکراوە کە زۆر وەزنی سووکە و زۆر تایبەت بە سەری ئینسان دروستکراوە شێوازەکەی دابنیشی ئەزیەتی نەدا لە کاتی چوونە سەرەوە یان هاتنە خوارەوە کۆڵە پشتیشمان هەیە ئەو کۆڵە پشتە جیاوازە لەگەڵ کۆڵە پشتەکانی ئاسایی ئەو جانتایە کەمەری ئینسانی دەبەستی یەکەم جار کەمەری ئینسانی دەبەستی و ئێرەشی دەبەستی سۆڕێکە زەحمەنەوی بەو شێوەی قفلە ئەو جانتایە لە پشتی ئینسانی بەدەنی ئینسانی قفلە گۆچان ئەوە ئاسانکاری دەکە بۆی ئەژنۆکانت ئۆندا ماندوو نەبنووە و باڵانس ڕابگریت چونکە ئینسان لە شاخ لە کاتی بەسەرکەوتنێ چۆکەکانی بەڕاستی زۆر هیلاک دەبی ماندوو دەبی و لە کاتی هاتنە خوارێ زۆر پێویستە
چکە ئەو جمگانەی چۆک یەکسەر ئەوها بەرکەوتەی نەبیتن ئەوە هاوکار دەبی کەوا ئەتوو بە شێوەی ئەکادیمی گەشتەکەت بکەیت. پێم وایە گرنگترین شتە لە شاخەوانی کە ڕستەی فریاگوزاری سەرەتاییە. سەخە عادەتەن ئەوەندەی دەبتەوە و زۆر کات شاخەوانەکان بەڕاستی بە پێڵاوە دەخەون چکە ئەوە سەرما دەبێگەر پێراوەکەت لە پێکەوە ئاوا بەو شێ بچێنە یەکسەر دەتوانین بچێنە. زۆر باشە لە سەتەنیشت ئافرین دەی قوتابیان ئەوەش خیوەتە بەرج یەکەمی خیوەتە ئەو خیوەتە تایبەتە بە بەرزای کەەوە بەرج یەکەمیتی یەک پوشەکەیتی و دوو پوشەکەی بۆی کە بتپارێزی لە سەرما و باران ئەوەش ڕایەخەکەیە پاشان ڕایەخەکانی دایانایە و چ سەخەوەکە دەچێنێت. قوتابیانی خۆشەویست لە ڕووی ئەکادیمی لە ڕووی تیۆری مامۆستا نەژات شتێکی باس کرد دەستخۆشی لێ دەکەیت ئێستا پراکتیزەکە دەست پێ دەکا ئەمەلیەکەمان دەست پێ دەکا دوای دەخولەکی تر هەمومان بە شێوەیەکی ڕێک و پێک بە شێوەی لاینەپ یەک لە دوای یەک شاخڕەوەیەکەمان دەست پێ دەکا. بەش یەکەمی بەرنامەکەمان بریتی بوو لە وانەیەکی فێرکاری یاخود بەرچاوڕوونی شاخەوانی. ئێستا شاخەوانان یاخود ئارەزومەندانی شاخەوانی بەیەکەوە دەخولەکەک پشوو وەردەگرن پاس دەخولەکەک دواتر ئامادەکاری دەکەین و پاشان بەرەو چیای کۆسرت بەڕێ دەکەوین. دوای ڕۆشتنی 20 خولەک واداری قوتابیان ماندی بوون هەر بۆیە پێویستیان بە پشوێکەیە ئەوانە جیاوازن لەگەڵ شاخەوانەکان زووتر مان دەبن و بەو پێی یەکەم زاریانەکە دێنە شاخ. قوتابیان ئەگەرە تو هەنگاوەکانت با بڵێن گەورە هاوێشت ئەوە زوو هیلاک دەبی کار دەکاتە سەر دڵت مەسەلەن بۆ نمونە ئاوا دەکەی یان ئاوا هەنگاوەکەی گەورە داوێ کار دەکاتە سەر دڵت هەناسەکانت خینەکە بە سەرعی دەڕواتن. ئەوە ڕۆشتنەکی ئەکادیمینە ڕۆشتنی ئەکادیمی شاخی ئەوەیە کە تو لەگە بەرزایی تەحەموول دەکەی ئاوا بەو شێوەی ئەوە شەقاوەکەت گچکەیە ئاوا هەناسەت دێت و دەچیتون وە لەگەر سروشتی بەرزایەکەی لێ ڕادێ بە تەواوەتی و هەم هەناسەش هەیە ئەوە باشترین هەناسەیە لە بۆ مرۆڤ باشترین پێی دەڵێن هەم هەوایی کە شاخەوانەکان هەم هەوایی دەکەن جەستەیان لەگە بەرزایی لێ ڕادێ.
ئەوڕ لەگەڵ قوتابخانەکەم هاتینە گەشتە شاخەوانی و گەشتەکە بە ڕێنمایی کاری شاخەوانمان لەگەرە ڕێنماییان کردین کە چ بکەین چ نەکەین مانتی دەبین بەس گەشتەکەمان خۆشە و ئیشاڵە دووبارە دەکەینەوە 20 خولەکە دەڕۆین و 10 دقە ڕێست وەردەگرین و دووبارە دەست دەکەینەوە بە شاخەوانەکە. لێرە دیمەنەکی جوانی ڕانیە و چای چێوەڕەش دیارە لەگەڵ ئاوەکەی دیمەنەکی جوانی بەناوچەکە بەخشیە. ئارەزومەندانی شاخەوانیش نزیک بوون لە ئەشکەوتەکە کە ئامانجی گەیشتنمان لەو گەشتە گەیشتن بوو بە یەکێک لە ئەشکەوتەکانی چیای کۆسرەت بەشێک لە قوتابیەکان گەیشتنە ئەشکەوتەکە. ئێرە پێشێک ویکە ئەشکەوتەکە کەمەک لێژ و مەترسیدار ئێرە لێرە پێویستی بە یارمەتیدانی هەیە ئەوەی تێدەپەڕیتن. دوای ڕۆشتنی یەک کاتژمێر و نیو سپاس بۆ خوا بە سەلامەتی گەیشتینە ئەشکەوتی شیوەشان کە سەربا گوندی شیوەشانە. ئەو شوێنی لێبووین کەوانەکەی تێدا گوتراوە گوندی شیوەشانە ئەوەش ئەشکەوتەکەیە. سپاس بۆ خوا تەواوی قوتابیەکان دڵخۆشن هەرچەندە زۆر ماندی بووینە بەڵام دڵخۆشیەکان لە ڕادە بەدەرە. قوتابیانی خۆشەویست سەبارەت بە شت فڕێدان ئێمە هاتینە شاخەوانی ژینگەی کوردستانە ئەو شاخۆداخە جوانانە نابێ پیس بکرێتن. هەندێک شت هەیە کە احتیاجیە فڕێ بدرێت هەندێک شت هەیە کە نابێ فڕێ بدرێتن. نمونە قوتووەیە ئەو قوتی بێپسیەیە یان هەر خواردنەوەیەکی گازیە یان شەربەتە یان شوشەیە ئەوانە بە هیچ نەعەکشی نابنەوە ژینگەکە زۆر پیس دەکاتن. بەڵام وەکو کەولی مۆزە سێوە یان هەر شتێک کە شی ببێتەوە بە مادەی ئەندامی زۆر احتیاجیە فڕێ بدرێتن. نمونە ئەو پەلکی مۆزە فڕێ بدرێ هیچ مشکلەی نییە چونکە دۆ ڕۆژکە شی دەبتەوە دەبێت بە مادەی ئەندامی ئەو ڕوەکانەی ئەو چیاش سوودی لێ دەبینن واتە کێشە نییە شی دەبتەوە بەس ئەوە شی نابێتەوە دەبێتە ژینگە پیس دەبێتن بۆیە تەنها ئەو شتانە دەتوانیت فڕێ بدەیت کە شی دەبنەوە. پێم خۆش بوو ناو ئەشکەوتەکە ببینن ئەشکەوتەکی فراوانە بەڵام بڵندەکەی زۆر نییە وا دیارە شوێنی مانەوەی ئاژەڵگە. ئێستا کاتی ناخواری نیوەڕۆیە تاوی قوتابیەکان خەریکی ئامادەکارین و خوانەکانیان ئامادە دەکەن گروپ دانیشتینە هەرێکە و بەجێری حەزی خۆی کە ئەو خواردنەی هێنایەتی. لە قوتابیەکان دوور کەتمەوە پێم خۆش بوو ئەو لووتکەیە وێنەکە یەکجار جوان بوو ئەوەی کە دیارە ئەشکەوتەکەیە وارووا لێرە دەربەندی ڕانیە و ئاوەکە زۆر بە جوان دیارە لەبەری شوێنێک یەکجار بەرزە.
سڵاو هاوڕێیانی خۆشەویستان و بەڕێزان ئێمە لەگەڵ قوتابخانە خۆمان و قوتابیان هاتوینە ئێرە کە گەشتی کۆسرتمان کرد بەڕاستی زۆر خۆشە کە سەختە بەڕاستی زۆر خۆشە دیمەنی سروشتی کوردستان نیشتمان دێت کە شاخەوانیەکان ڕێنماییەکان خاڵەکانیان بە ئێمە ود ئێمەش خاڵەکانمان جێبەجێ کردو ئێستا کە ئێمە لە ئەشکەوتی نانی نیوەڕێ ماخوا دەگەڕێنەوە بۆ ماڵەوە هیوادارم دووبارە گەشتەکە بکەینەوە. ئامانجی سەرەکی ئێمە لەم گەشتە لەم شاخەوانیە ناساندنی شتە سەرەکیەکان ناساندنی سروشتی کوردستانە بە قوتابیان و فێرکردنی گیانی هاوکاریکردن و فێرکردنی گیانی بەشداریکردنە بە شتەکان ئێستا لێرە هەموو هاوکاریەک دیمان کرد هەتا سەرکەوتین زۆر زەحمەت بوو ئەلحەمدولیلا هەمووان بە هاوکاری سەرکەوتین گیانی یارمەتیدان فێربوون گیانی شت بەشکردن پێکەوە سفرەماندانە شتەکانمان دابەش کرد پێکەوە خواردمان یعنی جیا لە پرۆسەی وەرزشیەکە جیا لە سوودەکانی تەندروستی جەستەیی سوودی معنەویشی هەبوو و فێری چەندین سلوک و ئەخلاقی پەروەردەی بوون. تابیانی خۆشەویست مامۆستایانی بەڕێز تاکو ئێستا گەشتەکەمان زۆر سەلامەتە و زۆر چێژبەخش بووە. گەشتەکەمان بەرەو کۆتایی دەڕوا سەتا هەفتای گەشتەکەمان کۆتایی پێهاتیە سەتا سیمان مایە ئەو سەتا سیەی مایە هیوادارم وەکوو سەتا هەفتایەکەی بە سەرکەوتویی ببڕین بە شێوەیەکی سەرکەوتوانە تەعامل لەگەر شتەکەی بکەین. ئێستا ئەمە لە کاتی بەسەرکەتنی پێویستمان بەهێز و قووەتی بوو تاکو بەسەرکەوین. ئێستا لە کاتی گەڕانەوەی پێویستمان بە وریاییە ئاگاداری هەنگاوەکانمان بین ئاگاداری شوێن پێکانمان بین ئاگاداری ڕێنمایی ڕاهێنەرانی بەڕێز بین. قوتابیەکان دەستیان کرد بە گەڕانەوە بەڵام لە کاتی گەڕانەوەی شاخەوانان زۆربەی مەترسی و قوربانیەکان لە کاتی گەڕانەوەیە و بە تایبەتر ئەوڕۆکە ئەو قوتابیانە یەکەم جارانە دێنە شاخ دەبێت زیاتر وریایان بین و ئاگامان لێیان بی کە تووشی خلیسکان نەبن. گوڵ خاتر 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 چاوڕەشینە برۆکێن هەولێر هەموو دەگەڕێم نەمدی لە تۆ جوانتر لە پێناوەشق و ئاوین گەنجی و جوانیەتیندانە ڕاوچی بووم بوومەنێتیر لە مەیدانی ژیانە گوڵ خاتر خاتر خاتر. نزیک بووین و لە خاڵی دەستپێک بەشداربووان زۆر ماندی و هیلاک بووینە بەڵام سپاس بخوا تا ئێستا سەلامەتن. بەڕێزان و خۆشەویستان گەشتی ئەوڕۆمان جیاواز بوو و کۆمەڵێک قوتابیمان فێری شاخەوانی و شاخڕەوی و ڕێنماییەکانی شاخەوانی کرد زۆر دڵخۆش بوون شانازیان کرد کە وەکو یەکەم جار و یەکەم گەشتی شاخوانی بکەن هیوایان خواست کە جارێکی دیکەش بیان بینەوە شاخ. ئێمەش بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تاکو ئەڵقەیەکی دیکەی بەرنامی لووتکە لەگەڵ گروپێکی دیکە و شاخێکی دیکە خواتان لەگەڵ.